قڕەیش کە یارمەتی بەنی بەکری هاوپەیمانی خۆی دژی خوزاعی هاوپەیمانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام لەناو خۆیانە کە شەڕیان بوو بەکر و خوزاعە ناکۆچیەکەیان خوێناوی بوو و یەکسەر قڕەیش بە پێی هاوپەیمانەتەکەی خۆی پشتی بەکری کرد بەوە پەیمانی حودەیبەی هەڵوەشان ئەویش دوای ئەوە بوو کە بەنی بەکر شەڕیان بوو لەگەڵ خوزاعە و پیاوێکیان لێ کوشتن خوزاعە چونکە خۆی ئامادە نەکردبوو بۆ ڕوبەڕووبوونەوەکە عەمری کوڕی سالیمی نارد بۆ کەعبە و لەوێشەوە چووە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەواڵیدایە کە شتێکی وا قەوماوە و جەنابیشت بە پێی پەیمانی نێوانمانە بێ یارمەتیمان بدەیت و تەرەفدارمان بی پێغەمبەری صلی الله علیه وسلم وادەی دایە و پێی فەرموو نصرت یا عمرو بن سالم نصرت یا عمرو بن سالم واتە خەمن نەبێ ئەی عەمری کوڕی سالم وا سەرمان خست پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی بە مسلمانان دا کە خۆ بۆ جەنگ ئامادەکە بە پێچەوانەی عادەتی جارانی خۆشیەوە کە بە کەسی نەدەفەرموو جەنگی لەگەڵ کێیە و لەکوێ بێ ئەم جارەیان هەواڵی دانە کە شوێی مەبەستە و جەنگەکە دژی کێ بەرپاک بەڵام هەر دوعایە کرد کە خوای گەورە چاوی جاسووسەکانی قوڕیشی لێ نابیناکە خوایە گوێیانی لێ قورسکە و نەیبیستن تا کاتێک بە هەواڵەکە بزانن کە گەیشتوینەتە سەریان سوپا بەرەو مەکە کشا گەیشتنە زەهران و لەوێ لایەندا و هەرێکە لای خۆیەوە ئاگری کردەوە چکە ژمارەیان 10,000 کەس بوون هەموو ئاگریان کردبوو و ئەو دەشت و دۆڵی زەهران هەمووی ڕۆشن بوو بۆ قڕەیش هەندێک پیاوی خۆی بە سەرۆکایەتی ئەبوو سوفیان ناردە ئەم لاولا تا بزانێ هەواڵ چییە ئاگایان لە خۆیان نەبوو لە پڕکەوتنە کەمینەوە بە دیلش گیرە کە هێنرانە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و جەنابی باسی ئیسلامەکەی بۆ کردن دڵیان وردە بە ئیسلامەکە گوشاد بوو ئیتر بە هەلیان زانی داوای ئەمانیان بۆ قوڕیش کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمانی دانێ و فەرمووی هەر کەس خۆ بخاتە کەعبەی ماڵی خواوە لە ئەمانمان نابێ ئەنجا بۆیە ئەبوو سوفیانیش کە پیا ماقوڵی قەومەکەی بوو زیاتر دڵی ڕاکێشێ و ڕۆحی شەڕخوازی و عینادی لەسەر دەرێنێ پێی فەرموون هەر کەسێکیش خۆ بخاتە ماڵی ئەبوو سوفیانەوە لە ئەمانمان نابێ و هەر کەسێکیش بچێتەوە ماڵی خۆی لە ئەمانمان نابێ سەیریکەن برانی بەڕێز پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەس خۆ بگەێنێتە کەعبە و لەوێ بێ ئەوە لە ئەمانایە هەر کەس بچێتەوە ماڵەکەی خۆشی هەر لە ئەمانایە هەر کەس بچێ بە ماڵی ئەبوو سوفیانیش هەر لە ئەمانە یعنی ماڵی ئەبوو سوفیان هیچ امتیازێکی تریتیانە کە مادەم ماڵی خۆم ئەمان بێ کابرای قوڕیشی بجا کە من ماڵی خۆم ئەمانە گەڕۆم و ماڵی خۆم دانیشم بەڵام ناوهێنانی ئەبوو سوفیان لەویا بە تایبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە مەقصود ناوهێنا بۆ ئەوەی ئەو ڕوح زلیەی کە تایەتی تەغزیەشی بکە ڕازیشی بکە هیچیش نییە لە هەمان کات هیچ مەسئولەتێکیشی پێ نەدا سوپای مسلمانان گەیشتنە مەککە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە پێشەوەیان بوو بۆ دەربڕینی ملکەچی بۆ خوای گەورە و لە بەرچاوگرتنی فەزڵ و پشتیوانی خوای کارزان سەری پیرۆزی خستەوە سەر قەلپۆزی زینی وشترەکەی فەرمانی بە هەموو فەرماندەکانی دابوو کە شەڕ لەگەڵ کەس نەکەن مەگەر کەسێک شەڕیان پێ بفرۆشێ خۆی لە تەرەفی باکووری شارەوە چووە ناوە و فەرماندەکانیش لە باشوورەوە ئەنجا مسلمانەکانی تریش لەگەڵ نەڕێی تەکبیرە پۆل پۆل لە هەموو لایەکە و ڕژانە مەکە و بۆ ڕۆژی سەرکەوتنی مێژووی ئیسلام هەرچی پیا ماقوڵ و سەردارانی مەکە هەبوو هەموو چۆکیان شکا و تەسلیم بوو ئیسلامیان لێبووە ئەمری واقع پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گەیشتە کەعبە و تەوافی کرد و هەرەشی فەرموو جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا حق هاتو ناحقی زەندەقی چوو وا ڕۆحی چوو ناحقی هەر نابووتە اینجا کەعبەی لە ژەنگ و ژاری ئاسەواری بت و بتپەرستی پاک کرد اینجا هاتەوە بەرامبەر خەڵکەکە و لە حەوشەی کەعبەیە کۆبوو بوونەوە چاوەڕوانی فەرمایشتی ئەویانەکردنیان نەزانی چه ئەمرێ دەرەکە هەردوو دەستی بە لاشیپانی دەرگای کەعبەوە گرت و ڕوە ڕووی خەڵکەکە بووە و فەرمووی لا إله إلا الله وحده صدق وعده ونصر عبده وهزم الأحزاب وحده
يعني هیچ خوایەک نییە بە حەق بپەرسترێت جگە لە ئەڵڵا خوایە کە بەڵێنی خۆی هێنایە دی بەندەکەی خۆی سەرخست بە تەنهاش هەر هەموو پێڕ و تاقم و دەستەکانی بەزان اینجا فەرمووی خەڵکی قوڕەیش پێتان وایە چیتان بەرامبەرەکەم وتیان کاری چاکە چونکە تۆ برای بەڕێز و برازای بەڕێزمانی اینجا فەرمووی منی شەرەوەتان پێڵم کە یوسفی برام بە براکانی وت لا تەثریبە عەلەیکم اليوم ئەمڕۆ هیچ گلەی و گازاندەیەک نامێنێ دەیسا هەر هەمووتان ئازاد و سەربەستن اینجا بیلالی حەبەشی سەرکەوتە سەربانی کەعبە و بانگیدا ئاوا مەکەش چووە سەردار الئیسلام و کەوتە ژێر حوکمی شەریعەتەکەی خوای گەورەوە ئیتر هەر لەو ڕۆژەوە کە ڕەمەزانی ساڵی هەشتەمی کۆچی بوو ژنان و پیاوان مسلمانە بوون و بەیعەتیان لەسەر ئیمان و ملکەچی و جۆڕایەڵی ئەدایە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵات وەسەلام خەڵکانێکی زۆر مسلمان بوون و يدخلون في دين الله أفواجا هاتدي كخلق بكومل دينا ناو أم دينا ئاوە پەیمانی حودەیبیە بووە هەنگاوێکی سەرەکی ڕزگارکردنی مەکە لێرەدا ئەوە ڕوو نەبێتەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سوور بوو لەسەر کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سوور بوو لەسەر ڕێزگرتنی مەکەی پیرۆز و نەشێویست کە کوشتار تیایە ڕوو بدە مەگەر بەرامبەر کەسانە کە هەر سوور بن لەسەر کوشتنی مسلمانان و هێرشکردنە سەریان دیسان سینە فراوانی و لێبوردەی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام کە لەو پەڕی دەسەڵات و سەرکەوتن و زەلیلبوونی دوژمنە چەکدارەکانیە ڕواڵەتێکی تۆڵە و ڕقوقینی لێ دەرنەکە و بە پێچەوانەشەوە لەو پەڕی سۆز و بەزەی یابوو بەو پەڕی مێهرەبانی و ڕەفتاری لەگەڵ ئەو دوژمنە سەرسەختانەیە کرد کە لەو شارەی خۆی بەبێ کەسی دەریان پەڕان هەروەها هەست بەوە کرێت کە خوای پەروەردگار ئەو هیوا و ئاواتەی مسلمانان بەسەرکەوتن کە هەیان بوو بەو ئازادیەوە بەسترابەوە فەتحی مەکە لەبەر چاوی خۆیان بۆی کردنە بەرهەمی ئارامگری و پش و درێژی و هیوا بەخوابوون و پشت بەو بەستن دیسانەوەش دیارە کە ناحەق هەرچەندە سەڵاتی هەبێت و خۆفشکاتەوە لە بەرامبەر حەق و ئەهلی حەقا هەر پووکاوەیە با زەمانێکیشی تەمەن هەبێ هەرە ڕوخێت و نابوتە بێ بۆ خۆشمانە بینین کە تاغوتان چۆن نابوتە بن ئەوەی کە پێویستە لە سەرێمەی مسلمانیش بیگرینە بەرچاو ڕەچاوی بکەین ئەوەیە کە پش و درێژانە ئەم سیرەی پێغەمبەری نازارە عەلەیهی سەڵات وەسەلام بخوێنین و وا قۆناغ بە قۆناغیشی لە ژیانی کۆمەڵکاری خۆمانە تەطبیقی بکەین بەو ئومێدەی خوای پەروەردگار بمانگێنێتە ئەو حاڵەتەی کە ئامەن و وەهاجەر و وەجاهەد و ئەو پێڕەمان لێ دروستکە کە ئەتوانن ئاڵای بەرزی ئەم ئیسلامەتیە ئاڵای تەوحید و جیهادەکە لە دارالئیسلامەکە بچەسپێنن خوای پەروەردگار ئێمەشی ئێوەش بکا بە ئەداتی قەدەری خۆی و سەرمان خا بەسەر دوژمنانمانە خوای گەورە یارمەتی دەرمان بێ لە بەگەڕخستنی هەموو وزە وەرە و تواناکانمان لە کۆمەڵکاریەکی مەرکەزی بەهێز کە استراتیجەتی خۆمان لێ نزیکاتەوە و ئەو ئامانجە دوورەمان لە دارالئیسلام دروستکردنەکەیە بۆ نزیک کاتەوە خوای پەروەردگار ئێمەشی ئێوەش سەلامەت و سەرکەوتوو بکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا وصلى الله على محمد